سبەی عێراق لە 140 کارەبای نیشتمانی لەدەستدەدات. سبەی هەینەی 2025 کۆتاوادەی ئیدارەی دۆناڵد ترامپە بۆ وەستانی هاوردەکردنی غازی ئێران لەلایەن حکوومەتی عێراقەوە. تا ئێستا هیچ وادەیەک بۆ درێژکردنەوەی لێخۆشبوونەکە دانانراوە. پێشتر وەزارەتی کارەبای عێراق بە ڕوونی ڕایگەیاند بوو ئەگەرچی تا ئێستا ئەمریکا بە فەرمی ئاگاداری نەکردوونەتەوە بۆ وەستانی هاوردەکردنی غازی ئێران، بەڵام نەیشاردەوە کە 7 مانگی ئادار دوایین وادەیە بۆ لێخۆشبوونەکە. وەزارەتی کارەبا ڕاشیگەیاندووە بە وەستانی هاوردەکردنی غازی ئێران لەلایەن حکوومەتی عێراقەوە بە گشتی تووشی ئاستەنگی گەورە دەبین و 140 بڕی پێویستی کارەبای نیشتمانی لەدەست دەدەین. تا ئێستاش هیچ جێگرەوەیەک بۆ ئەمە نییە. جێگای ئاماژەیە ئیدارەی دۆناڵد ترامپ ڕژدە لەسەر سنووردارکردنی توانەداراییەکانی ئێران لە عێراقدا لە چوارچێوەی زۆرترین فشارکە دۆناڵد ترامپ بڕیاری لەسەرداوە. وەستانی هاوردەکردنی غازی ئێران لەلایەن عێراق یەکێکە لەو بڕیارانەی کە وەکو فشاری ئەمریکا دەبینرێ بۆ سەر ئێران و تا ئێستا ئەمریکا بە فەرمی هیچ قسەیەکی نەکردووە بۆ درێژکردنەوەی وادەی لێخۆشبوونەکە. هاوکات لە پەیوەندی تەلەفۆنیەکەی نێوان سوودانی و مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕاستەوخۆ ئەو پەیامەدراوە بەگوێ حکوومەتی عێراقدا کە ئەمریکا چیتر هیچ نەرمیەک بەرامبەر عێراق نانوێنێت. بۆیە دەبێت پەیوەندیە بازرگانی و ئابوووریەکانی بەتایبەت لە بواری نەوت و غازدا لە ئێران بپشڕێنێت. هاوکات دوێنێش دەیڤید شینکر بەرپرسی پێشووی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست وتی لە ئێستا دۆناڵد ترامپ بە یەک چاو سەیری ئێران و عێراق دەکات.